میوانەکەمان بەڕێز جەمال کۆچەر ئەنجامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق. بەڕێز جەمال کۆچەر دێنەوە لای بەڕێزتان. سلااوکەکەی جەمالکەکەی جەمال پرسیارامە ئەو بوو لیژنەیە دارایی کۆمبووناخوا کردە گەلو چە دەستکاری هەنی بەرگەیان داهاتنکردن هەلوێستا ئەندامین لیژنەیە دارایی دوێ دەربارەی دەچ بوو گەر ئاگاهداریان شتە وەربگرن فەرمووکەکەی جەمال. بله زۆر سپاس سڵاوەت خودێ هەوا هەمی بینەر و بیسەرت کەی 24 بن دانیشتنە ئەڤروکە دانیشتنەکە تایبەت بۆ بەرگێت هەرێمێڤە تشتی ئەڤروکە هاتیەکردنی جیاواز بۆش ڕۆژێتی بەرینۆکە هەندێک لایەنێن شیعی یعنی دەقەکی ناوبوو کۆ بێژین ڕازڤەکردن بۆ یان پێشنیار بۆ وان مادێ 13 و 14 یە هەرێمێ ئەڤروکە هاتن دقیقیه بی و او دق پیشنیار کرو و رأسان اقتصادان دانه بی کو ام خاندنا کاهیر بو بکن شبر هنده هلویست جیاواز بون برانبر اوه وان هر دو دقا سرنا دنگ ندا کرد ام جه داخل دابش بوین ماده طبعا وك يقرتو يعني وك جمال عمل قال هنده بوين كو او دقش حکومت هاتی او پریوه چوبا گل کو زیده کرن هندک دخازیت خلق کردستان الوان هر دو دقا بس جه داخلیه او حکومت هاتی او پریوه نچو او دقش پیشنیات کری پریوه چو زوری ناوی طبعا همی هاتا تپراندن ماده 13 و 14 بەڵێ ئەو پێشنیارانی ئەوان لە کاتێکدا کە ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵ هەیە ئەمە پێچەوانەی ئەو ڕێکەوتنە نییە و تا چەند کار بۆ پێشنیارانی ئەوانەکرێت وەک هەلویست طبعا ما بۆ دیار کرد دانیشتنێت بەرینۆکەدا کۆ ئەمل گەل هەندێنە ئەو ڕێککەفتنە هاتیەکردن ئەو بێتە تێپەڕاندنن گەل زێدەکردنە هەندێک داخوازیت خەلکی چونکۆ دەفمە او ڕێکەفتن پێنگاوا ئێگەیە شوێ ڕێکەفتنە سیاسیە هەرێم گەلباغدا کری و سەروی بنیاتی حکوومەت پێک هاتی ما مناعەتێ هەگەر ئەvە پێشێل بێتەکردن معناوێ ئەو ڕێکەفتنێ دیژێتکردن مادێ 140 یاسایە گاز و غازەیە او عردت هاتينا تعريف كرن ابا همي ريكفتنا كرن عندك عرضه هيزه حشد الشعبي اللي هي فتنا فاكيشان معناه اباجي احتمال همي كبنا بن بيشيل كرنيش بر هندي وك فراكسيون كردستانيه عمل قال هندي بوين او دقش حكومات هر حكومات پسند كريا بريبچي بس فا او سرنا قرت دقيقدي ايناي طبعا قرانكاريه ريشيه ده هاتينا كرن وك عمل قال نبوينا وشبه مدنگ ندا مدنگ بو یک فقره دای او کو بحثی پاشکوتی هاولاتي و بلندرات کتن عن مقاولات کتن کو رجای کش باش بود هەرێم بوان بچیتن بەڵێ دەوترێت کە ژمارەیەک لە ئەندامانی کورد لە لیژنەی دارایی هاتوونەتە دەرەوە کێ لە ژوورۆ ماوە ئێستا کێ نەماوە نعم هلويس طبعا وصابونكم ام داواش كرنك ناوينا مدى چه وجه داخله ما حسكر همي هلويس ديك بانا چونكو ام ديماهي كي همي كردستاني نا ام نينرت خلقفينا بس جه داخله داواش بونك چه بو هندك در كفتن و هندك ما نجوربا این شن پاشی بسیار کن کیمایا و کیچویا یا وکی گرتو هلویست بەڵام بەڕێز جەمال کۆچەر ئەوە پرسێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەزانێ کێ لەگەڵێتی و کێ لەگەڵی نییە هلویست گرتو از بۆ برا خۆبڕۆن ئاشکرایی بێژم هلویست ما ئەوە بۆ هیچ دەقێکی ئەمەلگەل نەبووین دەنگیل سەر بدەین کۆژ دەرڤەی ڕێککەفتنە ناوبەینە هەردوو حکوومەتە داهاتیەکردن لەوە مە دەنگیل سەر هیچ دقیقی نداش در ویو متناف لجنه جدا دنگ بلند حاضر بونا سروک پارلمانی و هر دو جیگری بیت دانشتنا بری هنگه دا ما هلویست دیار کری ابتنه دقیق ما دنگ بدایو دفما ایکش مافت خلق هرمیا او فقرا بحثی دانا پاشکوت خلقیتیتنو و مقاوله ابتنه ما دنگل سربي دايو اوي ديل دفما عندك هيلت صورن شوان بونمونا
يعني دابشكرنا يعني دانا بجا باريزجا هكي راستا وخول دفمع دانا بقواري هرمي مدن بنتا يا ورقرتنا يعني ان نربرنا بوجه الا فقراء ايكي دوي اشمات سيزدي بتبربرن ابا اصطنجت ريكا كو خلق ما مرتاحي باري خوار بگريتن يان دهات وان بو بچيتن چونكو وان قيدا كيل زياده كري حتى ماده ايكي دوي بريفانا چن اش فقراء ايكي دوي اشمات سيزدي بوجه اصلا بريفانا چيتنو اوا ايكي چت بجي بجيتن فيت حسابات نوبين عرض حكومة دا 2004 حتى 2022 بين صرف بين اكلا كرن يعني كده ناينا اكلا كرن مش برهنده بشي كاريت ان استنجت مازن هبوينه بو ريفرنا بو جيش برهنده مدنگل سرنا دا زرارا ویەکێ لە پەیوەندیە هەولێر و بەغدای چاوا دەبێت جەماڵ نرخاندن هاتە چییە؟ يعني ديتنا بلێ مخابنی بە دەنگ دیسە قوت بووە کۆمار دەنگمی میوانەکەمان نەماوە بڵێ بەڕێز جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەڕێزتان جارێکی دیکە گرفتە دەنگ دروست بۆ تۆ سپاس بۆ کاتێ بێمەتەندا سپاس بۆ زانیاریەکانتان